ڕێز و سڵاوی تایبەتم هەیە بۆ هەموو بینەرانی بەڕێزی بەرنامەی تەوارەکان. بەختەوەرین کە دیسانەوە بە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی تەوارەکان بوون بە میوانی ماڵەکانتان. لەگەڵمان بن تا کۆتایی بەرنامەکە. لە ئێستادا میدیا یەکێک لە بنەما سەرەکیەکانی ڕێخستنی کۆمەڵگایە. بەو مانایە میدیا کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگا، چ بەبارەی پۆزیتیڤ و چ بەبارەی نگەتیڤ. شێوەیە کە میدیا هێژمونیەکی دروست کردووە بەسەر کۆمەڵگادا کە دژوارە نەکەوینە ژێر ئەو هێژمونیەوە کە ئەو تۆڕە بەرفراوانەی میدیا دروستی دەکات. میدیای بینرا و بیسترا و هەریەکە و بە شێوەیەک کاریگەری خۆیانیان هەیە لەسەر کۆمەڵگا. هەرچەند شارەزایانی بواری ڕاگەیاندن باس لەوە دەکەن کە کاریگەری میدیا بینراوەکانی وەک تەلەڤیزیۆن زیاترە لە کاریگەری میدیایەکی وەک ڕۆژنامە، لەبەر ئەوەی میدیایەکی وەک تەلەڤیزیۆن گشتگیرتر لە هەموو میدیاکان و سەرجەم کۆمەڵگا دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە. هەروەها پەیوەندی نێوان بینەر و تەلەڤیزیۆن پەیوەندیەکی تەسویری دەنگیە، بۆیە کاریگەری بەرچاوی هەیە لەسەر ڕێخستنی کۆمەڵگا، کەوابوو میدیا ئەتوانێت دەورێکی پۆزیتیڤ بگێڕێت لە سەر کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان. بە پێچەوانێشەوە بەپێی ئەقلانیەتی بەڕێوەبەری میدیا ئەتوانێت دەوری نگەتیڤی هەبێت لە پەرەپێدانی توندوتیژی دژی ژنان. لاپەڕەی ڕۆژنامەکان و بەرنامەی رادیۆیی و تەلەڤیزیۆنەکان و ماڵپەڕە ئینتەرنێتیەکان هەموویان بە شێوەیەک ژیانی ئێمەیان گەمارۆ داوە. ئەقلانیەتی پشت ئەو میدیایانە ئەتوانێت ڕوانینی ئێمە بەرامبەر بە توندوتیژی و بەرامبەر بە کۆمەڵگا بخاتە ژێر کاریگەری خۆیەوە و ئاراستە بدات بە جۆری ڕوانینمان. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەر وەک نەریتی بەرنامەکە بۆ تاوتوێکردنی زیاتری ئەم پرسە لە میوانی بەرنامە ئەپرسین، پەیوەندی نێوان میدیا و توندوتیژی چۆن ئەبینیت؟ میدیا بە تایبەت لە خوێندنەوەی ئێستادا لەگەڵ سەردەم بۆتە هۆکاری ئەوەی کە ڕۆڵ و کاریگەریەکانی زۆر فراوان بێ. ینی میدیا ئێستا دەتوانێت لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی کۆمەڵگاکانیش بە تایبەتی ڕۆڵێکی دوولانی ڕاستەوخۆ ببینێ. یەکێکیان بە ئاراستەیە کە ڕۆڵێکی ئەرێنی بێت بۆی کە میدیا ڕۆڵ ببینێ لە هوشارکردنەوەی کۆمەڵگا، لە ئاستی پەروەردە، تەندروستی، لە ئاستی گۆڕینی دابوونەری بەها کۆمەڵایەتەکان، وەروەها هوشیاری سیاسی، ڕوبەڕووبوونەوەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هەتا دوایی. دیوێکی تری کە دیوێکی مەترسیدارە ئەوەیە کە میدیا دەتوانێت ئەو بەهاونەریتانی کە دژی بنەماکانی مافی مرۆڤن دەکرێت ئەو میدیایانە ڕۆڵی کاریگەر ببینین لە دۆخکردنەوەی ئەو بنەما و بەهایانە. خاڵێکی تر لە هەندێک ئاسدا دەکرێت میدیا ڕۆڵێک ببینێت کە لە ڕاستیدا ئاشتەوایی کۆمەڵاتی و بێکۆژیان نەکەم لەسەر ئاستی کۆمەڵگا، بەڵکو لەناو خێزانیش بەرەو ئاستێکی مەترسیدار ببات. دەکرێت میدیا لە سیستەمە سیاسیەکاندا بە جۆرێک ڕۆڵ ببینێت کە کۆیلایەتی زۆر بەرجەستە بکات، نەریت و بەها ئاینیەکان زۆر تۆخ بکاتەوە بە ئاراستی کۆیلایەتی کە لەگەڵ چەندین خاڵێکی دەکرێت هەموو ئەم ئاراستانە لە ئاراستەی لانی دووەمەوە کە ئاماژەی پێدەکەین تەواو مەترسیدار بێت. بەڵام ئەوەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە دۆسەی ژنەوە هەیە، بە تایبەت ئەگەر هەرێمی کوردستان بەرمونەوەرگین، لە هەرێمی کوردستان بۆ نمونە ژمارەیەکی زۆر لە میدیا کاریان لەسەر دۆسەی ژنان کردەوە، دۆسی کۆمەڵایەتەکان بەتێکڕا. بەڵام سەرباری ئەوەی هەنگاوێکی گرنگیان ناوە لەوەی کۆمەڵگا ئاگدار بکەنەوە لەو مەترسیانی کە لەسەر ژنان هەیە، بەڵام دیوێکی تری هەڵەیان لە میانی گواستنەوەی ئەم ڕوودا و دۆسیانە پیادە کردووە. ئەمیش بەهۆی لادان لە بنەما پیشەیەکانی کاری میدیایی لە چۆنێتی گواستنەوەی ئەم دۆسیە کۆمەڵایەتیانە بە تایبەت دۆسیی ژنان. یعنی بۆ نمونە زۆر جار بۆتە هۆی ئەوەی کە ئەگەر ژنێک بەبیانی ناموسپەرستی کوژرا بێت، بە جۆرێک میدیاکە مامەڵێ لەگەڵ ئەم دۆسیە دیاریکراوە کردبێت. یعنی ئێمە بۆ نمونە دۆسیەی کوشتنی ڕۆژنامەنووس دەگەرچ حوسێنمان هەیە کە لە ساڵی 2008 لەلایەن هاوسەری پێشوویە تیرۆرکرا. کاتێک کە ڕۆژنامەنووسەکە دەچێت لەگەڵ بکوژەکە کە هاوسەری پێشوویەتی لێدوان وەردەگرێت و دیمانی لەگەڵ دەکات، ئەو بیان و بۆ کوشتنەکەی دەهێنێتەوە کە لە حاڵەتێکی نائاساییدا بە لەناو کەوانەیە کە ئەوان بڕوایان پێیەتی بینیوێتی. ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی هەر کەسێک کە ئەم تیراژ و ئەم ژماری ڕۆژنامەکە بخوێنێتەوە بە تایبەت لە پیاوان ڕەوایەتیدان بەم جۆرە لە کوشتن بدا، لە کاتێکە هیچ بەڵگەیەکی ڕاستیەک لە پشتەوەی ئەوە نییە و خاڵێکی تریش
دەیان نمونی هاوشێوەمان هەیە دۆسیی کوشتنی میلیار لە گەرمیان چەندین دۆسی تری هاوشێوە بەداخەوە میدیاکان بوونەتە هۆکاری ئەوەی پاساو بۆ کوشتن بێنەوە لە بری ئەوەی کە هانی بنەمایە یاسایەکان بدەنەوەی ئەگەر بێت و هەر کەسێک تاوانی کرد دەبێت ڕوبەڕووی یاسا بێتەوە. پرسیاری دووهەممان ئەوەیە ئەگەر میدیا بەو ڕایەڵە بەرفراوانەی پەیوەندی بزانین کە کاریگەری هەیە لەسەرمان، پرسیار ئەوەیە میدیا چۆن ئەتوانێت دەوری هەبێت لە کەمکردنەوەی توندوتیژی؟ میدیا لە دنیای سەردەما بەوە ئێستا ناوزەند دەکرێت بەوەی کە خەڵکێکی زۆر و بێشومار لە سەرانسەری جیهان بوون بە کۆیلەی میدیا، واتە بە ئاراستەیە کە میدیا چی بڵێت دەکرێت خەڵکانێک ببنە جێگەی بڕوای ئەو میدیایە و لەسەر بنەمای زانیاری و ئاراستەکردنەکانی ئەو میدیایە داهاتوو ژیانیان ئاراستە بکەن. یعنی بۆ نمونە میدیا بۆ پێی کە سەرچاوەی زانیاری و ئاراستەکردنە و بەشێکە لە پێگەیاندنی ژیانی کۆمەڵایەتی تاک لە کۆمەڵگاش. میدیا دەتوانێت ڕۆڵ و کاریگەری ئێجگار گرنگ ببینێت لە سەرتاکەدان، وەک چۆن لە سەرەتاوە ئاماژەم بۆکرد میدیا دەتوانێت بە دیوێکی نەرێنی و بە هەمان کات بە دیوێکی ئەرێنی ڕۆ ببینێت. بۆیە پەیوەست بە هوشیارکردنەوەی کۆمەڵگا میدیا لە ڕاستیدا دەتوانێت ببێت بە سەرچاوەی زانیاری ڕاست و دروست کە کۆمەڵگا لەسەر بنەمای ئەو زانیاری ڕاست و دروستە ژیانی خۆی لە داهاتوو ئاراستە بکەوە بێتە هۆی ئەوەی کە بڕیار بدات، چ لە ژیانی گشتی بڕیار بدات، چ پەیوەست بە دۆسیە سیاسیەکان بڕیار بدات، چ ئەوەی کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی. واتە میدیا دەتوانێت ببێت بە بنەما و لایەنێکی کاریگەر بۆ ئەوەی کە جەخت لەسەر جێبەجێکردنی بنەماکانی مافی مرۆڤ بکاتەوە بێتە هۆکاری ئەوەی کە جەخت لەسەر پاراستنی ژیانی ژن وەروەها منداڵ بە ساڵات چوان بکاتەوە لە نێو خێزاندا بەتایبەت و هەمیشە کۆمەلگا بەو دیوە ئاراستە بکات لە ڕێگەی پسپۆرانەوە لە ڕێگەی سیاسەت و استراتیجی کەناڵە ڕاگەیاندنەکەەوە تا کەشێکی پڕ لە ئارامی بۆ خێزان دەستەبەر ببێت. بۆیە ئەوەی کە گرنگە من لێرەدا ئاماژەی پێ بکەم و هەرجارێک تر نمونەی هەرێمی کوردستان بێنمەوە بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو بەتایبەت حکومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان لە هەوڵێکی بێشومار بوون بۆ ئەوەی کە کۆمەلگا هوشیار بکەنەوە لە بەرامبەر ئەوەی کە توندوتیژی لە کۆمەلگا ڕوونەدات یاخود کەم ببێتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن ئەم پەیامە ئاراسی کۆمەلگا دەکرێت و کۆمەلگا چۆن ئەم پەیامە وەرئەگرێت و بە چ شێوەیەک. بۆ نمونە ئەو پەیامانی کە ئاراستە دەکران لە ڕێگەی زنجیرە درااماکانەوە یاخود لە ڕێگەی ئەو بابەتانی کە لە چوارچێوەی بە بازاڕیکردنی کۆمەڵایەتی بوون دواتر خۆیان توندوتیژیان لە بەرامبەر ژن بەرهەم ئەهێنایە. واتە ئەو بابەتانی کە پێویستە بە هوشیارکردنەوەی کۆمەلگا بەتایبەت پەیوەست بە مافەکانی ژنان وەروەها ئەنجام نەدانی توندوتیژی پێویستە لە میدیاکانەوە بە شێوەیەکی گشتی بگیرێت. دەبێت پێویستە بە جۆرێک بن کە پێویستە لە سەرەتادا دیراسە کراو بن دەرەنجامەکانی کاریگەریەکانی لەسەر خێزان لەسەر کات لەسەر تەواوی کۆمەلگا بێت. خاڵی تر کە گرنگە ئەوەیە کاتێک ئێمە جەخت لەسەر بنەماکانی مافی مرۆڤ و پاراستنی مافەکانی ژنانەکەینەوە بە ئاراستی نهێشتنی توندوتیژی و بەیەکەوە ژیان، یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە ئێمە دەستی بۆ نەبین ئەوەیە کە جیاکاری ڕەگەزی تۆخ نەکەینەوە جارێک تر بەمانایە کە نبینە هۆکاری ئەوەی ڕق و کینەی پیاو زیاتر بکەین لە کۆمەلگا لە بەرامبەرەوەی کە شوێنێکدا داوای مافەکانی ژنانەکەین. واتە پێوەرەکانی کۆمەلگا و بەیەکەوە ژیان و چارچێوەی گشتی دابوونەریت لەم چارچێوانەدا پێویستە بگیرێنە بەر بۆی بتوانین وا لە کۆمەلگا وا لە پیاوان وا لە چینی توێژەکانی کۆمەلگا بکەین ڕێز لەو پەیامە بگرن کە لە میدیاوە ئاراستیانەکرێت. بەداخەوە من دەڵێم ئەو ڕێگەیانەی کە تا ئێستا پەیوەست بە بابەتی هۆشیارکردنەوەی دۆسیی ژنان کە گیرانەتە بەر هێشتا هەڵەن لە یادمان نەچێت ئێمە هێشتا میدیاکانمان دەتوانین کاریگەریان نەک تەنیا بەسەر هەرێمی کوردستان دەکرێت کاریگەریان بەسەر پارچەکان و بەشەکانی تری کوردستانەوە هەبێت بەتایبەت بەشێکی تری پارچەکانی خەڵکی کوردستان هێشتا لە هەرێمی کوردستان نیشتەجێن و هەندێک نەریت هەیە بە تەنیا لە هەرێمی کوردستانی پەیوەستە بە تەواوی کۆمەلگای کوردی لە هەر چوار پارچەی کوردستانی. واتە ئەگەر بەدیوێک بمانێ کۆمەلگا بگۆڕین دەبێت بە پەیامێکی دروست لە شوێنی خۆیدا کە لە چوارچێوەی پەیامێکی مرۆڤدۆستانە ئەمە ئاراستەکەین کە کارتێکەری درێژخایەن جێبێڵێت بەسەر تەواوی چین توێژەکانی کۆمەلگا. بۆیە پێم وایە ئەوەی خاڵی گرنگەکە لە ئێستادا دەستی بۆ بەرین ئەوەیە کە میدیاکان خۆیان بۆ پێوەرانەدا بچنەوە کە دۆسیەکانی ژنان لە کاتێکدا کە ڕووماڵی دەکەن پێویستە بۆ بنەمای
سینەما پیشەیەکانی ڕووماڵکردن بگەڕێنەوە. بۆ نمونە کاتێک کە تاوانێک لە نێو خێزانێک ڕوو دەدات بەپی ئەو تاوانە مامەڵە لەگەڵ دۆستێکە بکەن، نەک ئەوەی کە ژیانی تایبەتی ئەم کەسە لە ڕابردوو وەروەها ژیانی تەواوی ئەندامانی خێزان بخەنە مەترسیەوە. چونکە ئێمە دۆسیەمان هەیە کاتێک کە کاری لەسەر کراوە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەندامانی خێزانەکە کە ئەم تاوانە لە ناویاندا ڕووی داوە نتوانن ڕوو یاخود سەر بەڕووی کۆمەلگا بەرز بکەنەوە. هەندێکیان بۆ دەهۆی ئەوەی کە شوێنەی شتە جێبوونیان جێبێڵن. خاڵێکی مەترسیداری تریش ئەوەیە کە بیڵێم، یعنی ئێمە بۆ ئەوەی دۆسیەکانی توندوتیژی کەم بکەینەوە و ئاراستەی کۆمەلگا بگۆڕین بۆ لایەنی کە بەها دۆخەکان کە لە تشی بنەماکانی مافی مرۆڤن نەیاڵینیا کەم بکەینەوە، ئەوەیە کە حکوومەت و ڕێکخراوەکان لایەنە پەیوەندیدارەکان دەبێ بەشدار بن. یعنی بۆ نمونە لە کاتێکدا تاوانباران دەستگیر نەکرێن، یعنی ئێمە دۆسی سنوورمان هەیە لە سلێمانی تا ئێستا بۆ منە باوکی دەستگیر نەکراوە. چەندین کوژ و تاوانباری تر هەن کە دۆسی توندوتیژیان ئەنجام داوە تا ئێستا دەستگیر نەکراون. بۆیە میدیا لەگەڵ ئەوەدا دەبێت ئەو دۆسیانە لە ئاستی فشار بەرز بکاتەوە لەسەر بنەمای ئەوەی کە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت دەستگا ئەمنیەکان و دادگاکان بە دواداچوونی دروست بۆ دەستگیرکردنی بکوژان بکەن. واتە تەنیا نابێت جەختەکە لەسەر کۆمەڵگا بێت، بەڵکو دەبێت جەخت و فشارێکی تر لەسەر حکوومەت و دام و دەستگا ئەمنیەکان بێت بۆ ئاراستەیی کە ئەوانیش پێداگیر بن لەسەر چەسپاندنی مافەکانیشی تشتیان وەروەها داکۆزیکردن لیان، هەروەها دەستگیرکردنی ئەو تاوانبار و بکوژانەی کە بە درێژایی ساڵانی ڕابردوو دەستیان سوور بۆ بە تاوان وەروەها بەخوێن. بۆیە ئەمە بابەتێکی دوو ئاراستەیە، دەبێت کارکردنێک لەسەر کۆمەلگا بێت، کارکردنێکی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی تر بێت. میدیا ئەتوانێت وەک شمشێرێکی دووڕوو کار بکات، واتە هەم پەرەپێدەری توندوتیژی بێت و هەم کاریگەری لەسەر دروستکردنی کەلتورێک لە دژی توندوتیژی دژ بە ژنان بێت. جۆری ڕێکلامی بەرنامە تەلەڤیزیۆنەکان، گۆشەی ڕۆژنامەکان و ئەو وێنانی لە ڕۆژنامەکان بڵاو دەکرێنەوە، زەنجیرە دراماکان، بەرنامە ڕادیۆیەکان و تەنانەت کلیپێک کە لە تەلەڤیزیۆنەوە بڵاو ئەبێتەوە کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوە یان پەرەپێدانی توندوتیژی دژی ژنان. پێویستە ئەقڵانیەتی پشت میدیا بە تەواوی لە بەرچاو بگرین. دروستکردنی بەرنامەی کۆمەڵایەتی لە تەلەڤیزیۆنەکان، وێناکردنی ژن وەک بەشێک لە کۆمەلگا کە ئەتوانێت دەوری هەبێت لە ڕێخستنی کۆمەلگا لە زنجیرە تەلەڤیزیۆنەکاندا، بەرنامە کارتۆنیەکان کە بەدوور بێت لە هەڵاواردنی جنسیەتی، وتاری ناو ڕۆژنامەکان کە دەوری هەبێت لە ڕەوشنگری لە کۆمەلگادا و زۆر ڕێگایتر. ئەو جۆرە کارکردانەی میدیایە کە ئەتوانێت کاریگەری هەبێت لە سەر کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان. بەگشتی میدیا دروستکەری کەلتورێکە کە ئەگەر بێت و کەلتورێک بێت بە دوور لە ئاپارتاید و هەڵاواردنی جنسیەتی، ئەتوانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ توندوتیژی دژی ژنان. زۆرجار لە کۆمەلگای کوردی باس لەوە دەکرێت میدیای کوردی چه میدیای بینرا و چه میدیای بیسرا و چه ڕۆژنامە و چه ماڵپەڕە ئینتەرنێتیەکان ئەو هەوڵەیان کەم تێدایە بەوەی کاریگەریان هەبێت بۆ کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان. زۆر جاریش باس لەوە دەکرێت میدیای کوردی جۆرێک پەرەپێدەری توندوتیژی دژی ژنانە. شارەزایانی ئەو بوارە ئەم هۆکارانە بۆ ئەقڵانیەتی پیاوسالاری پشت میدیای کوردی ئەگەڕێنەوە، ئەو ئەقڵانیەتی کە هێشتا لە نەریت و ئایندا نەبڕاوە. نەریت و ئاینیش لە کوردستان بە دوو هۆکاری سەرەکی دەزانرێت لە بڵاوکردنەوەی توندوتیژی دژی ژنان. لە هەمان کاتدا ناسەربەخۆبوونی میدیای کوردی بەگشتی هۆکارێکی سەرەکیە بەوەی کار نەکەن لەسەر توندوتیژی دژی ژنان. پرسیاری کۆتاییمان لە میوانی بەڕێزی بەرنامە ئەوەیە ئەگەر میدیا ئەو دەورە کاریگەرەی هەیە لەسەر بەخشینی کەلتوری یەکسانی خواز، چ مکانیزمێک لە بەرچاو بگرین بەوەی کە میدیای کوردی چۆن ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان. بەداخەوە میدیای کوردی سەرباری ئەوی کە هەوڵی داوە کار لەسەر ئەم دۆسیە بکات، بەڵام هێشتا هەندێک میدیا تایبەت نەبێت کە مەبەستیانە کار لەسەر ئەم دۆسیانە بکەن. ئەگەرنا میدیا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هەڵە مامەڵی لەسەر لەگەڵ ئەم دۆسیانە کردو. یەک نمونەیەکی نزیک دەهێنمەوە لەوبارەیەوە دۆسی مامەڵەکردن لەگەڵ کچانی پاڵەوان کە
قوربانی دەستی گروپی تیرۆریستی داعشن یەکێکە لەو دۆسیانی کە بەڕاستی میدیای کوردی سەرباری ئەوەی کە هەوڵیدا بیوروژێنێت کاری لەسەر بکات بەڵام دەکرێت بڵێن کارکردنی نێگەتیڤانە بوو بە جۆرێک بووکە لەگەڵ ئاراستەکردنەوەی دۆسیەکان بۆ ڕایگەشتی لە هەمان کاتا بە جۆرێکی تر تاوانی بەرهەم دەهێنایەوە لە بەرامبەر ئەو ژنانی کە بە دیدگای من لە ڕاستیدا کە قوربانی جەنگن ئەمان پاڵەوانن و ئەم دەستدرێژیانی داعش بۆ سەریان لە کۆتاییدا بەهۆی گەورەی ئەمانەوە بۆ کە بووی بکرێن بە قوربانی جەنگ بۆیە کێشەیەک کە لە میدیادا ڕوویداوە پەیوەست بەم دۆسیانە بۆ میادۆسی هاوشێوە کە دێتە پێشەوە دەبێت تایبەتمەندی ئەم کەسانە ڕوخساریان ناویان شوێنیان سەرجەمیان بپارێزێت و شاراوە بێت بۆ ئەوی کۆمەلگا کە بە دیدگای ئەوان هەر جۆرە دەستدرێژیەک بریتە لە کەمکردنەوە چووکایەتی بۆ سەرژنان پێویستە ئەمە بگۆڕێ بۆ ئەوەی کە بە پێی پێوەرە نێودوڵەتیەکان ئەمانە قوربانی جەنگن و هەروەها پێویستە بە دیدگای باوەش بۆکردنەوە بە گەرمەگوڕی پێشوازیان لێ بکرێ بۆیە لە ئێستادا میدیای کوردی کاتێک کە بڕیار دەدات هەر میدیایەک یاخود هەر ڕۆژنامە نووسێت کە کار لەسەر دۆسیەکی کۆمەڵاتی یاخود لەسەر دۆسیەکی گەورەی هاوشێوەی قوربانیانی ژن کە ژێردەستی داعشن بە جۆرێکی تر کار بکات نەک ئەوەی کە جارێکی تر بیان داتەوە بە قوربانی لە کۆمەڵگادا پێشم وایە بۆ ئەمە دەبێت ژیانی تایبەتی تاکە کەسەکان وەروەها ناو شوێنی نیشتەجێبوونیان بپارێزرێت خاڵێکی تر ئەوەیە کە بیانوو بۆ دەستدرێژیکردنە سەریان نەهێڵدرێتەوە بەداخەوە یەکێک لەو بابەتە زۆر مەترسیدارانەی کە بە درێژای ساڵانی ڕابردوو ئێمە ڕوبەڕووی دەبینەوە بۆ هۆکاری بەشێکی ئەو میدیاکارانی کە ڕۆماڵی ئەم دۆسیانە دەکەن سەرباری وێ ژنیشیان تێدا بەڵام پیاوەکان بەتابەت ئەوەی تا ڕۆماڵیان کردو بینیمانە کە جاری تر بە دیدگەی ڕەواجدان بە کوشتن بە دەستدرێژیکردن کۆتایی هاتووە بۆیە تاوی ئەو دەستگا ئەهلی و حزبی و ناوەندانی تر پێویستە کۆتایی بەم جۆرە دیدگایە بێنن خاڵێکی لەوەش گرنگتر بگەڕێنەوە بۆ پێوەرە سەرەکیە نێودەوڵەتیەکانی مامەڵەتکردن لەگەڵ دۆسیە کۆمەڵایەتیەکان بۆ ئەمەش پێویستە خولی ڕاهێنان بگەڕێنەوە بۆ بنەمای ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە چیایدا پرەنسیپ و پێوەری و شێوازەکانی ڕۆماڵکردن لەو بارەوە دیاری دەکات پێشم وایە کاتیەوە هاتووە کە میدیا بە شوەیەکی زۆر فراوانتر هەم ئامارەکانی توندوتیژی هەم بابەتی ڕوبەڕووبوونەوەی خەتەنا و شێوازەکانی توی توندوتیژی بە جوانی بخاتە ڕوو بەتابەت کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی بابەتێکی زۆر مەترسیدار دەبینەوە ئەویش بابەتی بازرگانیکردن بە مرۆڤە بابەتی بازرگانیکردن بە ژنانی ئاوارەیە و هەروەها دەبێت ڕێکارە یاسایەکانی دەرگری لە خۆکردنی ژنان لەو بارەیەوەش بخێتەوە بۆ ئەوەی بزانرێت لە کاتێکدا کە ژنێک ڕوبەڕووی جۆرە بابەتێکی هاوشێوە بووە چۆن بتوانێت داکۆکی لە خۆی بکات وەروەها دەبێت هۆشیاری کۆمەلگا بەرز بکرێتەوە لە بەرامبەر ئەوەی کە ژنانی ئاوارە کە لێرەن ژنانی وڵاتانی تر ژنانی هاوزمانی خۆمان لە ناوچە جیاوازەکانی تری کوردستان و تەنانەت عێراقیش کە لێرەن پێویستەوە مرۆڤ مامەڵەیان لەگەڵ بکرێت و ئەمانە جارێکی تر قوربانی جەنگن پێویستە بازرگانی بە مناڵەوە نەکرێت بۆ نمونە ئێستا مناڵ بەداخەوە ئەوانش کەوتونەتە چارچەوەی جۆرێک لە بازرگانیەوە کە هەندێک جار دەبرێن بە پێوەرە یاسایەکان کە مناڵ چۆن لە خۆ دەگرێت لەلایەن خێزانەوە بەتابەتەوەی کە تەبەنی کە دەڵێن جوێکی تریش بەتایبەت بازرگانیکردن بە جستەی منداڵە چکە لە بازرگانیکردن بە جستەی ژنان کە لە ئێستادا لە تەمەنێکی زوو بەشوو دەدرێن بۆ ئەوەی کە پێوەستە بە زەواجی متعە و دیوەکانی تریش لەسەر ئەم مناڵانە بە شێوەی جیاواز جێبەجێ دەکرێن بە ئومێدەوەی کە میدیا ڕۆڵێکی کاریگەرکردنی هەبێت لەو بارەیەوە ئەوەی کە گرنگە لێرەدا بگیرێتە بەر سەرباری ئەوەی کە پەیوەندە بە ڕۆڵی ژن و مامەڵەکردنی میدیاکان لەسەر کارکردن لەسەر دۆسیەی ژنان بگۆڕین بۆ دیوێکی تر بۆی کە پێویستە ڕۆڵی ژنان و ڕۆڵی ئەو بەشانەی کە زۆر بەتایبەتکار لەسەر دۆسیەی کۆمەڵایەتی دەکەن تەنیا تاپۆ نەکەین لەسەر گروپێک لە ژنان بەڵکو ئەوەی کە پیاوانیش شانبەشانی ژنەکان ئاستی تێگەشتنیان بۆ ڕووماڵکردنی دۆسیەکان بەرزکرێتەوە بۆ ئەوەی سیاستی استراتیجی ئەم میدیانە لە دواتردا کە دۆسیەکان ڕووماڵ دەکەن بە شێوەیەکی بەرزتر پرۆفشناڵانەتر گەێنتە کۆمەلگا بە ئاراسە و ئامانجی پاراستنی ژیانی ژنان دەسەبەرکردنی ئاسایشی تاکەڕوەها ژنان لەنێو کۆمەلگای کوردیدا و لەگەڵ ئەوەدا پێویستە تاوی ئەو پێوەرانێکی پەیوەندیان بە بنەماکانی مافی مرۆڤ چ بۆ ژن چ بۆ پیاو لێک ئازا بەرزکرێتەوە چونکە
کاتێک پیاوان تندوتیژی لە بەرامبەر ژنان دەکەن مانای ئەوە نییە کە ئەمان مافەکانیان دەستەبەرە بۆی پێویستە بە کارکردنێکی دوولایەنانە کار بۆ بەرزکردنەوە و داخۆکیکردن لە مافی هەردوو ڕێگەزکرێت لە کۆمەلگادا. دەستخۆشی لە میوانی بەرنامەکە دەکەین. چ لە ئاستی میدیای کوردی و چ لە ئاستی جیهانیدا کۆمەڵێک تایبەتمەندی هەن کە ئەتوانن کاریگەریان هەبێت لەسەر کەمکردنەوەی توندوتیژی دژی ژنان. بۆ ئەم مەبەستە پێویستە میدیاکان ئەم خاڵانە لەبەرچاو بگرن. بوونی کادری شارەزا لە میدیاکاندا، دیاریکردنی استراتیژی ڕوون بۆ میدیا کە دژی هەڵاواردن جنسیەتی بێت، ئیزن نەدان بە بڵاوکردنەوەی کەلتوری توندوتیژی بەگشتی و توندوتیژی دژ لە ژنان لە میدیاکاندا، هەوڵدان بۆ دامەزران و ڕێخستنی میدیای تایبەت بە ژنان وەک تەلەڤیزیۆنی ژنان یان ڕادیۆی ژنان یان ڕۆژنامەی ژنان، ئیزن نەدان بە بڵاوکردنەوەی ئەو زنجیرە درامایانە کە پەرەپێدەری کولتوری توندوتیژی لە کۆمەڵگایە. خۆشەویستان، ئەوەی ئەمڕۆ پێشکەشتان کرا بەرنامەیەک بوو دەربارەی پەیوەندی نێوان میدیا و توندوتیژی دژی ژنان. بێگومان ئەمە باسێکی بەرفراوانە و هەوڵ دەدەین لە داهاتوودا بگەڕێنەوە سەر ئەم باسە، لەبەر ئەوە گرنگیەکی تایبەتە کە میدیا هەیەی لەسەر کەمکردنەوەی توندوتیژی یان دروستکردنی کولتوری توندوتیژی. هەر لێرەدا هاتنێ کۆتایی بەرنامەی ئەم جارشمان تا بەرنامەیەکی دیکە و تەوەرێکی دیکە هەر بژین بە شادی خۆشی و ماڵاوە.